کاک سەردار زۆر بەخێر بێن بۆ ئستێدەنگی ئەمریکا. زۆر سپاس دەکەم کاک شایجان. کاک سەردار وەک دەزانم تێزەکەی جەنابتان لەسەر خەباتی شارە لە تورکیادا بە تایبەت لەسەر خەباتی کورد لە تورکیادا حەزەکەم دەستپێکدا ئاماژەیە بدەیە بە پێناسە و مێژووی خەباتی شاری کورد لە تورکیادا. زۆر سپاس کاک شایجان بۆ دەرفەتە دیارە وەکو کوتت لێکۆڵینەوە من لەسەر بەگشتی لەسەر بزوتنەوەی کوردی لە تورکیایە بەڵام فۆکوسی من لەسەر خەباتی شار و بە تایبەت لە دیاربەکر ئی تورکیە و چۆن بزوتنەوەی کوردی لە ماوەی دوودەی ڕابردوودا لە ئەو جێگایانەی ئەو فەزایانەی کە شار بۆ بزوتنەوەی کوردی ئامادە کرد فراهەم کردووە لەوانەیە ئیسفادەی کردو بۆی کە پرۆژەی ئۆتۆنۆمی دموکراتیکی خۆی بەڕێوە بەرێ. جا وەکو مێژوو بۆی کە باسی خەباتی شار بکەین لە باکووری کوردستان ئەم دەتوانم لێرەوە دەست پێ بکەم کە لە ساڵەکانی 1991 تا 1997 تەنانەت دەتوانین بڵین تا 98 و سەرەتاکانی 99 شەڕی نێوان هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پێکێکە و ئەرتشی تورکیا لەسەر تاسەری کوردستان زۆر بەرفراوان بوو و ئەو شەڕە بوو بەهۆی ئەوەی کە نزیک بە 4 میلیۆن کورد لە دێهاتەکانی خۆیان ئاوارە بن و نزیک 4,000 گوند بە پێی ئامارەکانی خودی مەجلیسی تورکیە نزیک 4,000 گوند وێران بوون ئەو کەسانەی کە لەو گوندانە دەرکەوتن ڕۆیان لە شارەکانی لە مێترۆپۆلەکانی تورکیە کە لە شارە گەورەکانی تورکیە کرد و دیاربەکر وەکو ناوەندی سەرەکی شار لە باکووری کوردستان وەکو یەکێک لە شارە سەرەکیەکان بوو کە ئەو کەسانێک لەو دێهاتانە ئاوارە بوون ڕویان تێکرد. ینی لە نێوبەری 1991 تا 2000 حەشیمەتی دیاربەکرێ ینی ئەوە ئامارەکەی هەیە 3 بەرابەر بوو. وەکو دەزانین دیاربەکری شارێکی چکۆڵە بوو ینی ئەو کاتەی سەرەتای نەوەدەکان نزیک 200,000 کەسی حەشیمەت بووە. ئەوە 200,000 کەسە زیاتر لە دەوروبەری سوور یا ناوەندی هەر مێژوویی و قەڵەباڵغی شاری دیاربەکر لەوێ سەقامگیر بوونە و کەمێکیش بەرەو باشووری ڕۆژهەڵات باشووری ڕۆژهەڵاتی دیاربەکر ئەو شارە پەرەی پێدا کرد. جا لە ساڵی 99دا دوای ئەوەی کە ئۆژەلان سەرۆکی پێکەکە ڕفێنرا هەندێک گۆڕانکاری ڕوویدا. ئۆژەلان کوتی چیتر داوای کوردستانی سەربەخۆ ناکەم و سیاسەتەکەی بەرەو پەرەپێدانی دموکراسی لە تورکیا گۆڕی لە هەڵبژاردننی شارەدارەکانی 99دا بۆ یەکەم جار کوردەکان لە باکووری کوردستان وەکو ناسنامەی سیاسی خۆیان شارەداری دیاربەکریان قازانج کرد. هەڵبە پێشوی مێهدیزانە هاوسەری لەیلازانە شارەداری دیاربەکری دەستدا بوو کە دوایی دەستگیر کرا بەڵام ئەو جارە وەکو ناسنامەیەکی سیاسی هەم لە دیاربەکر هەم و نزیکەی 40 شاری دیکەی باکووری کوردستان کوردەکان شارەدارەکانەمە دەستکەوت. دواتر لە هەڵبژاردننی 2004 2009 و دوایین هەڵبژاردننی شارەدارەکان لە 2014 شارەکان یەک بە یەک ئیزافە کرا بە دەسەڵاتی هەدەپە لە باکووری کوردستان کە لە 2014 نزیک 120 شار و شارچکانمە دەستکەوت. جا لەو بینەیدا لە ناوبەری ساڵەکانی 99 تا پاییزی 2016 کە دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی زۆر هۆڤانە تەواوی شارەدارەکان و ناوەندەکانی کوردی گرت و قەدەغەی کردن و شارەدارەکانی لە زیندان کرد. ئێمە پرۆسەیەکمان هەیە
کە زۆری هەستان و نیشتن تێدا هەبووە بەڵام لەو پرۆسەیەدا شارەدارەکان و کۆمەڵگای مەدەنی لە باکووری کوردستان بە شێوەیەکی زۆر بەربڵاو گەشەی کرد ئەمن کە لێ کۆڵینەوەکەم زیاتر لەسەر شارەداری دیاربەکرەیە لە ساڵی 2013 لەوێ بوو بۆ یەکەم جار کە ئەو کات پێی دەڵێن دیارە لە نێو کوردەکانی باکووردا پێی دەڵێن سەردەمی زێڕین یان گۆڵدن ئەیج ینی ئەگەر لە دیاربەکر بای سەدی سەد ڕێت بە فستیوالێک دەکەوت ڕێت بە کۆنفرانسێک دەکەوت تیاتری کوردی هەبوو سینەمای کوردی هەبوو کۆمەڵێکی زۆر کۆنفرانس و کۆبوونەوەی کوردی دەکرا نێوی کوردی لە زۆربەی شەقامەکان و ناوەندە شاریەکان نرابوو ینی بە شێوەیەکی زۆر بەربڵاو کتێب و ڕۆژنامە بڵاو دەبەوە ینی توریست دەهات ینی سەردەمێک بوو کە دەتوانین بڵین پەکەکە شەری ڕاگررت بوو و ینی هیوا هەبوو کە پرۆسێکی ئاشتی سەقامگیر لە باکووری کوردستان هەبێ زۆر چاکە کاکسەر دەچینە سەرەوە بەڵام کەواتە وەختەیەوە باسی خەباتی شار لە کوردستانی تورکیا دەکەن مەبەستان ئەو خەباتە مەدەنیەیە کە بەرچاوترین پێناسەکەی بەدەستهێنانی دەسەڵاتی شارەداریەکانە لە شارە کوردنشەکانی تورکیا ڕاست و دواتر ئەو کۆڕ و کۆبوونەوە و کرانەوە کولتوریە کە لە با بڵین لە سێبەری ئەو دەسەڵاتە سیاسیەدا دەسەڵاتی سیاسی شارداریەکان کوردەکان بوویانە لەوێ لە بەنسبەتی وەختی باسی خەباتی شارەکەین ڕەنگە بە تایبەت بۆ کورد لە کوردستانی ئێران یا کوردستانی با بڵین باشوور هەمی کوردستانی عێراق زیاتر جۆرێک خەباتی شار لەگەڵ خەباتی شاخدا دێت دەکوترێت خەباتی شار و شاخ جۆرێک با بڵین یەکترینیان تەکمیل کردووە بەیەکۆ گونجاون هەر کاتێکە جۆرێک یارمەتی دەر و پاڵپشتی یەکتر بوون ئەتوانین هەر بەو شێوازە قسەی خەباتی شار و شاخ لە کوردستانی تورکیا بکەین بڵێن ئەوانیش وەک هاوشێوەی ئەزمونێکە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستان ئێران کراوە ئەوانیش بە جۆرێک با بڵین درێژە دەری ڕێگای یەکتر بوون بەڵێ جا بۆ وەڵامدانەوە پرسیارە پێم خۆشە کەمێک بگەڕێنەوە پاشەوەتر کە باسی سەردەمی نەوەدەکانمان کرد ینی ئەو میلیۆنان کەسی کە لە دێهاتەکانی خوان وەدەر کەوتن دیارە لە ئاینی زەماندا پرۆژەیەکی گەشەپێدانیش هەبوو لە باکووری کوردستان بە نێوی گاپ و ئەو پرۆژێش بەسەر نێوی گەشەپێدان کۆمەڵێکی زۆر سەد و ئەوانەی بۆ چۆمەکانی نێو باکووری کوردستان پلاندانا بوو بە نێوی ئەوە زۆربەی ئەو گوندانە وێران کران لە پەیوەندی ئەوەیدا پێم خۆشە ئەوە بگەڕێنەوە بۆی کە چۆن لە شاخەوە بەرەو شار ئەو گۆڕانە ڕوویدا لە ئایدیۆلۆژی ڕسمی تورکیەدا جۆرێک خوڵقاندنی تورکی مۆدێرن هەبوو لەو ئایدیای خوڵقاندنی تورکی مۆدێرندا کوردەکان هیچ جێگایەکان نییە دیارە یعنی کوردەکان ئەرمەنیەکان یونانیەکان ئاسووریەکان و تەنانەت ئێستاش باسی عەلەویەکانیش دەکرێت عەلەویەکانیش قەت بەشێک نەبوونە بەڵام ئەو هویەتی سەکولاری تورکیە کەمێک جێگای داوە بەوان بەڵام بە تایبەت کوردەکان وەکو سنەتی وەکو پاژوەرۆ وەکو دێهاتی وەکو کەسانێکی کە پەروەردە ناکرێن دەناسنران و جێگای ئەوانش دێهات بوو ینی ئەو جێگانێک کە نزیک لە شاخەکان بوون جا ئەوە من لە باسێکدا کە لەگەڵ پرۆفسۆر ئەمیر حەسەنپووری ڕەحمەتی کە باسمان دەکرد ئەو هەمیشە دەیکو دەبێت زۆر گرینگە کە باسی ئەو ئینفۆرست ئۆرگەنایزیشن بکەین لە کوردستاندا ینی بە شاریبوونی زۆرێکی ینی شاریبوون لە باکووری کوردستان زۆر ئینتخاب یا خواستی خەڵکەکە شاید نەبوو بێ بەڵام کە هاتنە ئەو ناو شارەکان ئەو خەباتەش لەگەڵ وان بە شێوازێک گۆڕرا بۆ نێو شارەکان ینی لە پێشدا لە شارەکان دیارە ئەو خەباتە هەبوو بەڵام گۆڕانی
سیاسەتی پێکەکە لە نەوەدەکان لە ساڵی 99دا بەرەو جۆرێک سازکردنی ئۆتۆنۆمی خودمختاری دموکراتیک لە باکووری کوردستان و دموکراتیکردنی تورکیا زۆربەی هەرە زۆری فۆکوسی حرەکەتی پێکە هێنا سەر شارەکان جا لە شارەکاندا ئێمە ینی دەبینین کە هێزێک ساز بووە ئەو هێزا یعنی ناسنامەکەی جودایە لەو ناسنامێکە لە شاخ هەبووە ئەو ناسنامە سیاسێکە لە شاخ هەیە چونکە لە شاخ بە جۆرێک حاکمیە لە دەستی کوردەکەیدایە یعنی وەکو ئێوە کە پەیوەندیتاندا لەگەڵ باشووری کوردستان لە باشووری کوردستان جۆرێک حاکمیەتی سیاسی لە دەستی کوردەکاندا بووە بەڵام لە شارەکاندا لە شارەکانی باکووری کوردستاندا ئەو حاکمیەتە هێستا تورکیەیە تورکیا جۆرێک کەڵکی یعنی یادەی هەویست کەڵک وەربگرێت لە شار بۆ ئەوەی کە کوردەکان لە هویەتی خۆیان دوور بکاتەوە ناسنامی خۆیان دوور بکاتەوە و بە شێوازێک ئەو پرۆسی ئاسیمیلاسیۆن بەردەوام بێ وەکو کتم لە دوای 99ەکان و بەدەستخستنی شارەدارەکان و تەواوی ئەو پرۆژە کولتوری و هونەریەکانی کە شارەدارەکانی باکووری کوردستان بەڕێوەیان برد بە جۆرێک ئەو پرۆژەی دەوڵەتی تورکیەی بەتاڵ کردەوە ینی وانە بوو کە ئەرێ ئەو 4-5 میلیۆنە کوردێک کە ئاوارە بوونە هاتوونەت نێو شارەکان و ئیتر لەدەست چوونە شاید ئەو کوردانێک کە چوون بۆ ڕۆژاوای تورکیا لە ئیستانبول لە ئیزمیر لە بورسا لە ئانکارا و ئەنەدۆڵیای ناوین کەمێک ینی دەوڵەتی تورکیە سەرکەوتوو بوو بێ بۆی کە ئاسیمیلاسیۆن لە سەروان پەیڕۆ بکە بەڵام لەو شارانە وانە بووە بەڵام دیسانەکانش حاکمیەت هەر لە دەستی دەوڵەتی تورکیەدایە بۆڕۆکراسی ئێستا لە دەوڵەتی تورکیەدایە ناوەندەکانی پەروەردە لە دەستی دەوڵەتی تورکیەدایە تەنیا شارەدارەکان و بە شێوازێکی زۆر زۆر بەرتەسکراو دەتوانن هین لە کاروباری شارەکەی خۆیان بەڕێوە بن بەڵام ئەوە ینی هەڵێکی زۆر زۆر گەورە بوو لە بزڕنەوەی کوردیدا بۆی کە ئەو گۆڕانە ساز بێ لە شاخەوە بەرەو شار ئەم گۆڕانە لە کۆتایی خۆیدا لە خزمەتی ئەو ئامانجانەدا بوو کە خەباتی شاخ بە شوێنی کەوت بوو یا بەگشتی بە دوو ئاقاری جیاواز دەڕۆیشتن ینی خەباتی شار ئەوەی کە لە 99 بەولاوە لە باکووری کوردستان دەیبینین جۆرێک نەسڵێکی نوێی بەوجودێنە ئەو نەسڵ نوێیە دەبا لەگەڵ بۆڕۆکراسی دەوڵەتی تورکیا سەر و لە دەربکە دەبا بە جۆرێک حرفەیی ببە ینی پرۆفسیۆنال بووبە بۆی کە کاروباری خۆی بەڕێوە بە و خەباتی شار پێوەستی بە جۆرێک چۆنی پێ دەڵێن جۆرێک کامپرۆمایز هەبوو ینی جۆرێک ینی ئەو ڕادیکاڵ بوونەی کە لە شاخ بزنەوەی کوردی هەیەی لە شاردا نەدەکرا پەیڕۆ بکردرێ لە نێو شاردا کۆمەڵێک هێزی جودا جودا هەنا بۆ هێزانەش هەمویان سەربەلایانی کوردی نین بە تایبەت لە باکووری کوردستان ئاکەپە یان پارتی دادوگەشەپێدانی ئەردۆغان دەستێکی باڵای هەیە بە تایبەت لە بەشی تیجارەتدا زۆربەی وتاغە بازرگانەکانی دەوڵەتی نێو دیاربەکر سەر بە دەوڵەتی تورکیان و ئەو کەسانەی کە دەستێکی زۆر باڵیان هەیە لە بازاڕی شاردا ئەوانە نزیکن لە دەوڵەتی تورکیا ئەوە زۆر مهمە کە بۆ بزنەوەی کوردیە ئەو کەسانێکە ئەو نەسڵی نوێی لە نێو خەباتی کوردیدا خەریکن پێش دەکەون لە نێو شارەکاندا ئەو باڵانسە ببینن و لەگەڵ ئەو باڵانسە خەباتەکان بەرەو پێش بن ئەو باڵانسە بینرا لە ئەمەڵدا چون دەزانین کە 2013 جەزیرە هەندێک لەو گەنجانەی کە دەکوترا نزیکن بە پەکەکە
ئەو با بڵێن شێوازێ لە خوان ئامادە کردو بۆ شێوازێ لە شەڕی چریکی شاری خەندەق لێدرابوو چەک مهەیاکرابووە لە هەندێ لە با بڵێن لە گەڕەکانی جەزیر زۆر سەرکەوتوو بوو بەڵام دواتر بە با بڵێن نێوەنجیگەری هەدەپە و لایەنەکانی تر قبوڵیان کرد خەندەقەکان پڕکرایەوە و بە شێوازێک خۆیان بە شێواز دەکوترێ وازیان هێنا لە ئامادەکردن بۆ ئەو شەڕە چریکیە شاریە ئەو لە کاتێکدا کە کورد لە 2013دا نزیک بە 4 ساڵ لە دەسەڵاتداری لە شارداریەکان وەک ئێوە دەڵێن لە دەستپێک و لە دایکبوونی خەباتێکی شار دەگوزارێت بۆ کورد لەوێ ئەوەی کە هەندێک لە گەنجەکان هەوڵ ئەدەن ڕێکخراوەیەکی چریکی دروست بکەن کە لە ناو شاردا درێژەی خەباتی شاخی پێکەکە بدات بەڵام لە نێو شارەکاندا ئەمە دیسان ڕنگدانەوەی جۆرێک هاوکاریە لە نێوانی شار و شاخدا یا کاردانەوەیەکی ناڕەزایەتی ئەو گەنجانەیە بەو شێوازە خەباتە کە هەدەپە دەیکات بە باوەڕی من جۆرێک دابڕان بوو لە نێوان ئەو نەسڵە نوێیەی کە بە شێوەیەکی زۆر پرۆفسیۆناڵ لە نێو شارەدارەکان و نێو کۆمەلگای مەدەنیدا کاری دەکردول و لەگەڵ ئەو گەنجانەی کە بەڕاستی نەسڵی دووهەمی ئەو بنەماڵانە بوون کە لە نەوەدەکاندا لە دێهاتەکان وە دەرکەوت بوون و ئەو گەنجانە ینی ڕاستەکەی ئەوەیە کە سیستەمی پەروەردەی تورکیە لەسەر ئاساسی ئاواکردنی ئەو تورکە مۆدێرنە دەچێتە پێش و هیچ جگایەک بۆ ناسنامەی کوردی نییە ینی لە یەکدەیەی ڕابردوودا کوردەکان هەم لە دەورانی دانوستاندنی ئاشتیدا و هەم لەو چەند ساڵی دواتردا بە شێوازێکی زۆر شێگیرانە و زۆر مسۆگرانە باسی وایان دەکرد کە دەبێت کوردی ببێتە بەشێکی سەرەکی زمانی پەروەردە لە باکووری کوردستان چونکە ئەوە زۆر مهم بوو کە ئەو گەنجانە بە چه زمانی پەروەردە دەکرێن و جۆرێک ئەو گەنجانە لە بنەماڵە هەرە هەژارەکانی کوردستانە هاتبوون لەو شارانەدا جیگای خۆیان پەیدا نەکرد بوو لە نێو کۆمەڵگای مەدەنی و شارەدارەکانیشدا جیگایەکیان نەبوو چونکە ئەو چۆن بڵێن ئەو سکیڵیان نەبوو ئەو حرفیان نەبوو کە لەو جیگایانە خۆیان نیشان بدەن و لەگەڵ هێزە جیاوازەکانی ناو شاردا دانوستاندن بکەن و جگا بۆ خۆیان پێدا بکەنەوە بۆیە دابڕانێک دەبینین لە نێو ئەو نەسڵەی کە لە نێو شارەدارەکان و لە نێو کۆمەلگای مەدەنیدا بەدی هاتبوو و ئەو گەنجانەی کە لە مەحەلە هەرە هەژارەکان و دابڕاوەکانی ئەو شارانە بوو و لە نمونەی جزیرەدا کە باستان کرد شتێکی ئاوا هەبوو و ئەو گەنجانە چەکیان هەڵگرت و مەحەلەکانی خۆیان نێوی مەحەلەکەش من لە بیست چۆتەوە دیارەی جزیرەی لەوێ خەندەقیان کۆڵا باریکادیان دانا بەڵام دواتر پێشەوەی کە ئەرتشی تورکیا هێرش بکاتە سەریان کوردەکان بە جۆرێکی قسان لەگەڵکردن و ئەو گەنجانە چەکەکانیان دانا و خەندەقەکان پڕکرانەوە عینیشە لە ساڵەکانی دوای مانگەکانی ساڵی 2015 و سەرەتاکانی ساڵی 2016 دیتمان کە لە سەرتاسەری کوردستان ئەو شێوازە بەرخودانی شاریە بەربڵاو بووە کەواتە هەدەپە توانی بە سەرکەوتووی ئەو گەنجانە بە قەناعەت بگەێنێت کە ئەم شێوازە خەباتکردن ئەم پلانەکە هەیەە ناتوانێت یارمەتی دەرێکی جددی بێ بۆ دەستەبرکردنی ئەو مافانە کە ئەوان بە شوێنی کەوتون 2013 پرسیارەوەیە کە ئەگەر بڵین سەرکەوتووی هەدەپە لەو خەباتێکەوە بە خەباتی شار ناوی لێ دەبن هەندێک دەگەڕێتەوە بۆ ئێرادەی دەوڵەتی تورکیا بۆ بەرەوپێدان بە وتوێژی ئاشتی چەند سەرکوتکردنی هەدەپە دواتر و هەروەها با بڵین سەرنەکەوتنی ئەوە کە سەرنەکەوتنی هەدەپە و پرسی سیاسی بۆ ئەوە کە پێش بگرن بە ئەو شەڕانەی کە لە دەرەنجامی خۆیدا بۆ هۆی خاپوربوونی هەشدانە شاری کوردنشین لە کوردستانی تورکیا چەند دەگەڕێتەوە بازم بۆ ئێرادی تورکیا و دەستپێکی شەڕ و
هەڵوەشانەوەی پرۆسی ئاشتی و توێش. بەڵێ جا 2013 ئەو سەرهەڵدانانەی جززیرەی گەنجەکانی هەر پێشیان دەکتنی گەنجانی شۆڕژگێری وڵات پارێز ئەو گەنجانە سەردەمێک سەریان هەڵدا لە جززیرە کە دیارە ئێستا پرۆسی ئاشتی هەبوو و ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوا نەگۆڕدرا بوو. ئێمە هەر بۆیەش یعنی هەم دەوڵەتی تورکیا هەم کوردەکان بەڕاستی نیان دەویست ئاوا لە بەرامبەر یەکتر ڕاست بنەوە نێو شارەکاندا و ئەوەشمان لەبیر نەچێت کە بزوتنەوەی کوردی لە باکووری کوردستان بە تایبەت لایەنی چەکدارەکەی حرەکەتی پارتی کرێکارانی کوردستان هەمیشە ئەو سەرهەڵدانە شاریەی وەکو کارتێک لەسەر میز دادەناکە ئەم لە بەردەستیدا گەنجەکانی تەواوی شارەکان توان سەر هەڵ بدەن کێشەتان بۆ ساز بکەن و تورکیا لەوەی دەترسا یعنی ئەو ڕاستیەک بوو. بەڵام لەگەڵ دەستپێکردنی شەڕی ناوخۆ لە سووریا و دروستبوونی ڕۆژاوە کیانێکی سیاسی لە ڕۆژاوای کوردستان تورکیا جۆرێک ترسی کەوتە دڵی کە ئەو حرەکەتە خەریکە لەسەر سنوورەکانی کیانێکی سیاسی ساز دەکات کە دەتوانێت وەکو باشووری کوردستان بێ. هیندێکی وای هەبوو بۆ هێزە ئیسلامیانە و هێزەکانی ئەرتشی ئازاد سووریا کە لە بەرامبەر کوردەکاندا ڕابۆستن و سیاسەتی بەڕاستی سووریای تورکیا لەسەر ئۆساسە پێش بەچوو و یەکێک لە سەبەب سەرەکیەکانی کە حتا دەڵان تورکیا شکستی خواردو ئەوە بوو کە لایەنی شەڕی سووریای لە جیاتیەوەی کە ڕووی لە دەمەشق بێ ڕووی کرد لە ڕۆژاوای کوردستان. جا بۆیە کاتێک کە داعش حملەی کرد بۆ کوبانی تورکیا جۆرێک کوتی کۆبانی دەکەوێت ینی پەنابەرەکان وەردەگرین کێشە نییە و بە جۆرێک پشتیوانی کرد لە ئەو حرەکەتە و وەکو دەزانن لە 1970 ئۆکتۆبری 2014 سەرهەڵدانێکی بەربڵاو لە تەواوی شارەکانی باکووری کوردستان دەستی پێ کرد و ئەوە بوو بە نقطەی داوای لێبوردون داپچڕانی ئەو پرۆسەی ئاشتی لە نێوبەری حکوومەتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان. ینی بەڕای ئێوە گۆڕانکاریەکان لە سووریا و لە کوردستانی ڕۆژئاوادا لەواقع دەستپێکی نیگەرانی تورکیا و هەنگاو هەڵهێنان بۆ هەڵوەشاندنەوەی پرۆسی ئاشتی بوو. بەڵێ تورکیا زۆر دەترسا و وەکو دەزانن لە ئۆکتۆبری 2014 بەولاوە ئیتر ئیزنیان نەدا کە لەگەڵ ئۆجلانی هیچ هاویتنێک ڕووبدرا و دواتر زمانی هەدەپەی زۆر تون بووە و لە هەڵبژاردنەکانی جوونی 2015دا دەمیرتاش کوتی کە تۆ ناکەین بەسەرۆک خیتابی لەگەڵ ئەردۆغانی بوو و سەرکەوتنێکی بەرچاوان بەدەستێنا و یەکەم جار حکوومەتی ئەردۆغان ئەو حکوومەتی چۆن پێ دەڵێن مەژۆریتی لە دەستدا لە زۆرینەی لە دەستدا لە پارلەمانی تورکیادا و ئەوە دیارە ئاڵارمێکی زۆر جددی بوو بۆ حکوومەتی تورکیا لە بندستی ئاکەپەیدا و بۆ ئەردۆغانی کە کوردەکان ئاو دەسەڵات دەگرن هەم لە ڕۆژاوە هەم لە باکووری کوردستان و ئەوان خەریکن دەسەڵات لە دەست دەدەن. لە 15 جولای 2015دا تەقینەوەیەک ڕوودا لە سروج هیندە گەنجی سۆسیالیستی تورک و کورد هەویستیان بچن بۆ کۆبانی دیارە ئازاد کرابوو یان هیچ کۆبانی ئاوا بکەن لەو تەقینەدا 33 گەنج دیارە کوژران و کوردەکان ئەم دیارەوە کاتێ لە دیار بکردبووم ئەو هەموو کوتیان یان بەگشتی خەڵکی لایەنی چەپ و کوردەکان لایەنی بزوتنەوەی کوردی کوتیان حکوومەتی تورکیا بەرپرسیارە لەو شتێدا دیارە بە نێوی داعش کراوە بەڵام حکوومەتی تورکیا بەرپرسیارە وەکو دەزان هەفتەیەک دواتر دوو پۆلیس کوژران بە شێوەیەکی گوماناوی کە ئەو کاتە بەداخەوە ینی پەکەکە بە ئەستۆی گەڕیانی هەپەگە کە دواتر لەو چەند مانگی پێشودا باسی وان کرد کە ینی لە دادگای ئەو کەیسەدا کە وە دیار کەوت کە پەکەکە هەدەستی تێدا نەبووە لە ئەو شتێدا و پەکەکە جۆرێک ڕەخنەدانی داکار ئێمە تێدا نەبووین و
نابە پرسیارانە ئەوان بۆ ئەستۆی خۆی گرتبوو کە دیارە شەڕ دەستی پێکردەوە پرۆسی ئاشتی تەواو بوو یعنی دەتوانین بڵێن لەواقع ئەو ئەستۆگرتنە لە حاڵێکدا کاری ئەوان نەبوو بیانوەکەی ئامادە کرد بۆ دەوڵەتی تورکیا بۆ ئەوە کە با بڵێن بە شێوە زۆر زووتر لەوەی کە چاوەڕوان دەکرا هێرش بکاتە سەر کوردەکان و پرۆسی ئاشتی تێک بشکێنێت ڕاستە ینی ئەوە شتێکی بەڕاستی زۆر بەداخەوە دەتوانین بڵێن کە شتێکی بەهانەیەک بوو درا بەدەستی دەوڵەتی تورکیا و هێرشێکی زۆر زۆر بەرفراوانی کرد لەسەر بزوتنەوەی کوردی لە کوردستان لە نێو شارەکان و لە چیاکان و ئەو کاتێکم لە دیار بکرد بووم تەواوی ئەو مەحەلانە کە من هاچۆم دەکردن لە سوورێ لە باڵارێ ئەوانە چونکە ناوەندی شاری هەبوون لەو جێگەیان ناوەندی چۆنی پێدەڵەن گەڕک هەبوون ناوەندی چۆنی پێدەڵەن ینی چەند مەحلە دەهات نەکەن یەکتون و ئیشارچکیان دادەنا ئەو شارچکانە داهاتنە ئەو گروپانە ناوەندی شاریان ساز دەکرد زۆر شەرایطێکی بارەدۆخێکی زۆر زیندوو هەبوو لەو شارانەدا یعنی تەواوی ئەو مەحەلانە ناوەندی خوان هەبوو و لە هاوینی 2015دا ینی بەڕاستی پۆلیسی تورکیا پۆلیسی تورک هێرشی ڕۆژانەی دەکرد سەرەوە ناوەندانە گەنجێکی زۆر دەگیرکران خەڵکێکی زۆر دەگیر دەکران عەزیەت دەکران و دیارە وەکو جۆرێک وەکو وەڵامێک تەواوی شاری دیاربەکر سەری هەڵدا بوو ینی مانگی ئاگۆست بە تایبەت هەموو شەوێ دیاربەکرد شاهدی سەرهەڵدانی خەڵک بوو ڕخنەگرانی پەکە دەڵێن کە ئەوەی کە پەکەکە هێزیەکی لە ناو شاردا هەبوو بۆ شەڕێکی چریکی شاری بۆ ترساین دەوڵەت تورکیا بیانوەکەی خۆشتر کرد بۆ سەرکوتکردن و تەنانەت خاپوورکردنی هەشاری کوردی کوژرانی خەڵکێکی زۆری بێتاوان و بێدەرەتانکردنی زیاتری کورد ینی چۆن پەکەکە لە کاتێکدا کە شارداریەکان لە کۆنتترۆلی هەدەپەدا بوو و پرۆسی ئاشتی هەبوو بۆچی لەو کاتە فکری لەوە دەکردەوە کە دەبێ خەندەق لێ بدات و چریک تربیەت بکە بۆ کاتێکم با بڵین وتوێژە ئەگەر شکستیەنە ئامادە بێت لە حەڵەکە دیمان توانای ئەوەش نەبوو بەهۆی ئەو توانای سەربازی دەوڵەتی تورکیە و هەروەها ئێرادەی بەسەرکوتکردن و کوشتن ئەو هێزەشای دەرەقەتی نەهات و تەنیا بە زیانی کورد شکایەوە ئەگەرە من وەڵامێکی کورد بدەمەوە من دیارە وەکو ینی لە لێکۆڵینەوەکەمدا وەکو ڕەخنە ئەوانە چاوی لێ ناکەم وەکو ئەوەی کە چ قەومە چ شتێک چ زەمینەیەک ساز بوو کە ئەو گەنجانە ئەوە سەریان هەڵدا ئەمن ئاوە چاویل دەکەم بەڵام ئەگەر وەڵامێکی کورد بدەمەوە ئەرێ دەکرا لەو مێکانیزمانەی کە لە نێو شاردا ساز بوو شارەدارەکان کۆمەڵگای مەدەنی جۆرێک پێشیان گرت بە لە چۆنی پێدڵن لەوەی کە ئەو گەنجانە چەک بگرن دەست و بە شێوازی چەکداری بەرپرچی پۆلیسی تورکیا بدەنەوە دەکرا هەموو شەوێ پرۆتست بکرا بە پۆلیس هات بە بەریان هایش باە ئاوریان کردباوە بەڵام بزنەوە شارەدارەکان هەر بەردەوام ببا بەڵام بەداخەوە حرەکەتەکە چوونی و لایەنی چەکداری هەروەکو کوتیشم ئەو گەنجانەی کە لەنێو ئەو ناوەندە شاریانەی کە بەڕاستی مارجینەلایز بوون ینی وە دەرخسترا بوون لە چوارچێوەی شاری و لە شەرایەتێکی هەرە سەختدا ژیانان دەکرد هەژاری و بێکاری بەڕاستی لە ئەو پڕی خۆیدا لەو ناوچانە وەکو باڵار وەکو سوور ئەو شارانەی دیکە ئەو گەنجانە جگای خۆیان نەدیدیتەوە لەو شارەدارانە لەو کۆمەڵگای مەدەنیە و ئەو مەسلەیەکی زۆر گەورە بوو کە بەڕاستی بزوتنەوەی شاری خەباتی شاری لە باکووری کوردستان جێگای نەبوو بۆ ئەو گەنجانە و ئەو گەنجانە بە شێوازی ڕۆژانە ڕوبۆڕووی هێرشی پۆلیسی تورکیا دەبوونەوە منە بۆ وێنە کاتێک دەچوم بۆ فاتح پاشای سوور کە ئێستا خاپور کراوە لە ناوەندی گەڕەکی فاتح پاشا بسن گەنجەکان یەکەم شت درکاکانە نیشاندا کە دوێنێ پۆلیس هاتووە درکاکەی شکاندەوە تا وێنەی شەهیدەکانمە کە هەڵمان هاوەسیوە
دڕاندویانە کتێبەکانیان سوڵتاندوین چەند نەفەرێکیان لێ گرتوون تەنانەت ئیسکانی چاو سەماوەر و ئەوانەشان فڕێدا بوون شتەکانیان لێشکاند بوون و ئەو ناوەندانە ناوەندی گەڕک بوون بەڵام بەڕاستی مەسلەکە ئەوە بوو کە ئێستاش دەکرا بە شێوازی ئەو مێکانیزمانێک کە لە شاردا هەیە تەنانەت خەبات سەرهەڵدانەکانی ناو خیابانەکان یعنی بە شێوازی بەرد هاویشتنی ئاورکردنەوە و تەنیا کۆکتۆن مۆلۆتۆف و ئەوانەش دەکرا ئێستاش ئەو شارانە ڕابگیرن ینی خاپور نەکرێن. کاک سەردار چەند هیوادارن ئێوە کە دیسان لە حەلێ بۆ کورد لە کوردستانی تورکیا بڕقسێکە هەدەپا یا ئەو حەزبەی کە یا حەزبە کوردەکان بەگشتی لێوێ بتوانن کۆنتترۆلی شاردایەکان بگرنەوە دەستی خۆیان لە هەڵبژاردننی داهاتوودا و بە شێوازی خەباتی شار بێ بە با بڵێن پێشەهەنگی بۆ خەباتی شاخ و ئەمڕا بە پێی بەرژەوەندی خەباتی شار لە شاخ بڕیار بدەن نەوە پێچەوانە. دیارە هەڵبژاردننی شاردارەکان هێندەی نەماوە 2019 بریارە بکرێ شاید بۆ پێشی بخەن دیار نییە بەڕاست لە ڕۆژی ئەستای تورکیەدا ئەردۆغان هەموو کارێکی لە دەست دێ بەڵام دیارە ئەگە بەو شێوازەی کە کوردەکان دەنگیان بەدەستێناوە و ئەو لەگۆڕ ئەو ئامارانەی کە هەیە ئێستا ئەو ئامارە نافەرمیانەی کە هەیە لە تورکیا و باکووری کوردستان هەدەفە دەنگەکانی خۆی دەپارێزێ و شارەدارەکان بەدەست دەگرێتەوە تەنانەت لەوانەیە شاری زیاتریشی پیاوەی ئیزافە بکرێ بەڵام من وا هەز دەکەم کە ڕژیمی ئەردۆغان لە چەند مانگی داهاتوودا هەندێک فۆرمۆڵی حقوقی و سیاسی بۆ پێدا دەکات بۆ یەکە جارێکی تر کوردەکان شارەدارەکان نەگرنەوە دەست خۆیان ینی 93 شارەداری کەوتە بەندەستی دەوڵەتی تورکیا ینی حکوومەتی تورکیا بە شێوازێک دیسان کۆلۆنایزی کردەوە کوردستانی ینی لە ڕێگای گرتنەوەی ئەو شارەدارانە و لە ناوبردننی ئەو کۆمەلگای مەدەنەی کە لە کوردستانە هەبوو شارەکانی خستە و بندستی خۆی یعنی پێشتر شاید ساڵێک پێشتر لەباری میلیتاریەوە کوردستانی خسپێتەوە دەستی خۆی بەڵام ئەو جار لەباری مەدەنی و شارەدارەکان و لەباری کاروباری سیاسی لیگاڵەوە ینی یاسایەوە تەواوی کوردستانی خستەوە بندستی خۆی جا من ینی بەڕاستی زۆر گەشتبین نیم بۆ کە ئەو فەزایە کە لە دوودەی ڕابردوودا تا پێش پاییزی 2015 و دواتر پاییزی 2016 کە لە کوردستانە هەبوو جارێکی دیکە ساز بێتەوە چونکە ئێستا دەزانن لە ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو کەسەی چەکەکەی بەڕاستی دەنگی زیاتر بێ و خەڵکی زیاتر بکوژێ و شێ زیاتری سەرزەمین بەدەستەوەیە دەسەڵاتی بەدەستەوە لە ڕێگای چەکدارەوە ئەو خەریکە لەسەر میزی سیاسی قسان دەکات ئەمن زۆر گەشتبین نیمە بەڵام ئەوەی کە دەیبینم ڕۆژی باکوور زۆر زۆر گرێدراوە بە ڕۆژی ڕۆژاوای کوردستانێ و ئەگەر ینی لەو بارشەوە زۆر دڵنیام کە پەککە دەستی خۆی وەرگرتووە هەم پەکەکە هەم هەدەپا هەم بزوستنەوەی شاری و بزوستنەوەی شاخ لە باکووری کوردستان لەو ڕووداوانێک کە ساڵی 2015 و 2016 ڕوویدا و ئەگەر شەرایطێکی نۆرماڵی سیاسی بارودۆخێکی نۆرماڵی سیاسی هەبێ من باوەڕم بەڵێ دیسانەکانێ ئێمە شاهدی بەدەستکردنەوە شارەدارەکان دەبین و شاهدی بەدەستکردنەوەی کۆمەلگای مەدەنی دەبین لە نێو کوردەکاندا و خەڵکی باکووری کوردستان بەڕاستی زۆر زۆر زیندونە لەو بارەوە کاکێ سەردار وەک پرسیاری کۆتایی دیارە کاتێ زۆرمان نەماوە چەند پێ وایە کە ئەو ئەزمونە کە لە کوردستانی تورکیا دیمان بە نسبەتی سەرکەوتنی خەباتی شار دواتر سەرکوتکردنی دواتر تێکشکانی پرۆسی ئاشتی لانی تورکیاوە و ئەو خەباتە کە کورد لەوێ درێژەی پێداوە دەرسی هەیە بۆ
کوردستانە کە با بڵێن کوردستانی ئێران یا تەنانەت هەرێمی کوردستان یا کوردستانی ڕۆژئاوا بەنسبەتی بەتایبەت کوردستانی ئێران چون پەیوەندی خەباتی شار و شاخ با بڵێن مێژوویەکی درێژی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە پێتان وایە کە چەند چه دەرسێکی توانین لێ بگرن ئەوانەی کە لە کوردستان ئێران خەبات دەکەن بەڵێ بەڕاستی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش شارەکان زۆر زیندوونە ینی سەرەڕای تەواوی ئەو گیرروگرفتە یاسایی و دەوڵەتیانە کە هەیە ئێمە دەبینی کە خەڵکانێکی زۆر چالاکەنە و لە نمونەی کرماشان دەدیتمان کە چەند چالاکانە وەڵامی بوومەلەرزەی کرماشاناندانەوە دا و بەدوای دەچوونی ئەو خەڵکیان کرد کە لە جێگا و دیاری خۆیان ببوون و ماڵەکانان دەستدا بوو و لە نمونەی دیکەشمان هەیە کە لە چەندەی ڕابردوودا کە شارەکان زۆر مستعیدی ئەو سەر هەڵدانانن بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە لە باری سیاسیەوە حرەکەتێکی سیاسی ئاوا بەهێز نییە وەکو باکووری کوردستان کە ناوەندەکانی شاری وەڕێک بخا و بە شێوازێک زۆر جددی و بە پرۆگرامێکی ئەمەلیەوە لە نێو شارەکاندا سازماندەهی بکەن و کار بکەن کەڵام دەگەڕێتەوە بۆ دیارە بواری سیاسی یعنی با بڵێن هەلومەرجی سیاسی لە ئێراندا کە ئەو شێوازە دموکراسی کە لە تورکیا هەیە لە ئێراندا نییە ڕاستە بەڵام دەتوانم یەکشت بڵێم کە مەسەلەی تەبقە زۆر گرینگە مەسەلەی چینایەتی زۆر گرینگە ینی ئەگەر ئەو چالاکانێک لە نێو شارەکاندا هەن لە چاو لە کێشەی چینایەتی کێشەی فەقر و ئەو گەنجانەی کە بە خاتری فەقر و بێکارێەوە وە پاش خستراون چاو لەوانە نەکەن و ئەوانە نەخنێنێ ئەو پرۆسانەی ئەو کارانێک کە دەیکەن لە شارەکاندا بەڕاستی ئەمن هیچ کۆمەڵگایەکی مەدەنی سەرکەوتوو لەوبارەوە ناتوان ببینم ینی ئەوە زۆر گرینگە کە کاتێکمە باسی خەباتی شار دەکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان باسی تەنیا چەند کەسێک نەکەین تەنیا چەند چالاکێک نەکەین یا تەنیا باسی چەند گروپێک نەکەین کە لە باری زانستیەوە لەباری کۆمەڵایەتیەوە لەباری پەیوەندەکانەوە ئەو توانایان هەیە کە خۆنیشان بدەن ئێمە دەبێ باسی تەواوی بەشەکانی شار بکەین ئەو بەشانەی شار ئەگەر ڕۆژێک لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ئەو دەرفەتە هەبێت لەباری سیاسیەوە لەباری دموکراسیەوە کە حیزبەکان چالاک بن ئەو کاتە دەبینن کە چەندیان کێشە هەیە بۆ ئەوەی کە شارێکی چالاک و زیندوو بخڵقێنن ئەگەر ئاگیان لەوانە نەبێ زۆر سپاسدانەکەم کاک سەرداری سعدی بۆ ئامادەبوون و بەشداری لێم و توێژەدا قوربانیتون سپاسدانەکەم